باپی ئامارێکی بەڕێوبەرایەتی بەشی پۆلیسی چەمچەماڵ لە ماوەی کەمتر لە مانگێکدا 19 حاڵەتی دزیکردن تۆمار کراون. لەو ڕێژەیەش 4 حاڵەتیان دزینی ئۆتۆمبیل و 4 حاڵەتیان دزیکردن بووە لە مزگەوتەکان و 11 حاڵەتەکەی دیکەش دزیکردن بووە لە ماڵان و دوکان و شوێنە گشتەکان. هاوڵاتیەکیش باس لەوە دەکات لە ماوەی 2 کاتژمێر و نیودا ئۆتۆمبیلەکەی لەسەر یەکێک لە شەقامە سەرەکیەکاندا دزراوە. هاوکات سکاڵای یاسایی لەسەر کەسانی نەناسرا و تۆمار کردووە. من لە حەڤەیەک بوو سیارەکەم لەم کۆڵانی پشتەوە ڕاگردووە کە ئەمە شەقامی عیادەکانە، خۆم لە یەکێ لە عیادەکانە دەوامەکەم. سەعات 2 و سیارەکەم ڕاگردووە، سەعات 5 گەڕامەوە ئۆتۆمبیلەکەم نەما بوو. لە ئەمان کاتا لایانی ئەمنیم ئاگادار کردەوە، ئاسایش و پۆلیس و هاتشۆ ئاگادار کردەوە، هاتنە سەری شوێنەکە سێنی شوێنەکەیان کرد، بەڵام هیچ شتێکی وامان دەست نەکەوتووە. لایانی پۆلیس لەم شارەیە زۆر کەمتەر خەمن، چەنها کامیری چاودێری لێ لە کامیرە چاودێریەکان دەرچووە سیارەکە کە براوە. بەداخەوە دەستی دزیەکان گەیشتوتە بەڕێوبەری ئەوقافی چەمچەماڵیش داوای لە هێزە ئەمنیەکان کرد هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ پاراستنی ئەمنیەتی مزگەوتەکان. بەو پێی مزگەوتەکان لە شەواندا پاسەوانیان نییە. وتەبێژی ئاسایشی ڕۆژاوای سلێمانیش بە پەیامی ڕاگەیان 2 باندی دزیکردنیان دەستگیر کردووە و لێکۆڵینەوەیان لەگەڵیاندا دەست پێ کردووە. قایمقامی چەمچەماڵی شۆکاری هەڵکشانی دیاردەی دزیکردنی بۆ فراوانی سنووری قەزاکە گەڕاندەوە. دەشڵێت بە هاوکاری هێزە ئەمنیەکانی سنوورەکە لە هەوڵدان دیاردەکە کەم بکەنەوە. بەداخەوە دەستی دزیەکان گەیشتوتە مزگەوتەکانی ماڵی خوۆش. چەند مزگەوتێک لە سنووری بەڕێوەبەراتی ئەوقافی چەمچەماڵ کە نزیکەی 4 مزگەوتە دەستی دزی گەیشتوتێ. ئێمە داوامان کردووە کە لایەنی ئەمنی سنوورەکەمان زیاتر چاوکراوە بن، ئەم دەستە بنبڕ بکەن کەوا کەوتنەوەتە دزیکردن لە ماڵەکان، لە شوێنە گشتیەکان، لە دام و دەستگاکان، لە مزگەوتەکانیش. و ئێمە لایەنی ئیداری سنوورەکەمان ئاگادار کردوێتەوە لەو حاڵەتە. من دڵنیایی دەدەمە هاوڵاتیانی بەڕێزی سنووری قەزای چەمچەماڵ کە بە پشتیوانی خوا و خەڵکە بەڕێزەکە و ئەنجا دام و دەستگا ئەمنیەکان هیچ دیاردێکی ناشارستانی لە چەمچەماڵ ناهێڵین و هاوکارمان بن و داوان لێ دەکەین لە حاڵەتی ڕوودانی هەر دیاردێکی نادزێ و ئێمە بۆ کارەساتی سروشتی وەکو لافا و بوومەلەرزە ژمارە تایبەت بڵاو دەکەینەوە و دەتوانن لە هەموو حاڵەتەکاندا ژمارەکانی کە بەردەوام کراون ئەوەی GCC ئەوەی تەواری ئەوەی پۆلیس و ئاسایش بێت ئەمانە پەیوەندیان پێوەکەن لە هەر حاڵەتێکی نادزێ و ناشارستانی ئاگادارمانکەنەوە. تاوانی دزیکردن هاوشێوەی تاوانەکانی دیکە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشان کردووە. پسپۆڕان و شارەزایانی دەرونیش هۆکارەکەی بۆ بەردەوامی قەیرانەکانی هەرێم دەگەڕێننەوە، لە ناویشیاندا قەیرانی دارایی. هێزە ئەمنیەکانی شوێڕایی چڕکردنەوەی هەوڵەکانیان تا ئێستا نەیانتوانی وەم دیاردەیە بە تەواوی کۆنتڕۆڵ بکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.